وڵاتێکەوە ژیان سوودی هەیە لە هەموو وڵاتێکە بۆ نمونە لە ڕووی کەلتورەوە ئەگەر تۆ لە هەڵگۆڕی کەلتورەکانە کرێ لە بینی بڵین ئەو ڕەگەزە جیاوازانی کە لە وڵاتان جیاوازەوە هاتووە هەروە لە ڕووی زمانی شویان لە ڕووی زمانەوە توانرێم خەڵکەکان سوود لە زمانێکتری فێر وەرگن و زمانی زیاتریش فێرم کە سوودێکی باشی هەیە و ئیجابەتێکی باش نەتەوەی ئێمە بخۆمانەتەوەی کوردین یعنی لۆ هەموو نەتەوەکان باشی بەس وەکو ئێمە نییە بڵێ نەتەوەکان لەگەر ئێمە کەس ناوەڵای کەس باش نییە بەس ئێمە لەگەر هەموو نەتەوەکان بێ فەرق و جیاوازی دەژین زۆریشم پێ باشە ینی هەموو نەتەوەکان پێکەوە بژین پێویستە ئێمە ڕێز لە هەموو نەتەوەیەک بگرین و وەکو هەرچیا بێت ئینگلیز بێ عەرەب بێ فارس بێ هەرچیا بێتن پێویستە کە ئێمەش دەچینە لای ئەوان و ئەوانی خزمەتی ئێمە دەکەن و پێویستە ئێمە هەموو کات ڕێز لەوان بگرین و خۆشەویستی ئەوان بۆ ئێمە هەبێت و ئێمەش خۆشەویستیمان بۆ ئەوان هەبێتن چونکە کەس کۆیلێک کەس نییە هەمومان برای یەکترین. من وەکو گەنجێکی شاری هەولێر کە لە نەتەوەی کوردم زۆر پێخۆشحاڵم کە ئێمە لێراکە هیچ فەرقێ و جیاوازیەکمان نییە کورد و عەرەب و تورکمان و هەمومان لێرە پێکەوە ئەژین.